بەسەرم کوێخە؟ بەڵێ قوربان ئەو بۆ چێتی تەسەرکانی و ئاوەکە؟ بۆ یعنی چیم کردووە؟ ئاوای گلەی لێتە ئەڵێتە تەسەرکانی ژنان عیبە تۆ کوێخای دێکەی؟ باشە بەستە چاوی تر ناچم بوورە فاتم ئەوە نییە بۆ خۆم عاقڵ و سەلار دانیشتم بۆ خۆم لێکاتنم ئیتر با خەڵک گلەی لێ نەکە باشە بە قوربانێ بم دە باشە خوا حافیزی بێت تۆ بڕۆ خواب لەگەڵ وۆی دولبەر وۆی دولبەر بۆ بەجێ بیەشتم خوا عافووکە دولبەر ئاگری لەو جەرگەم بەراو کردوتە بە بیبەر وەزگەم دولبەر مارمێلکەیەکە بوو و لەو قەبرەی تۆیە قیر وسیا بە تاکە نەعلیشەیان کوشتم ها باشە من خوا سەبووری یاو ها بۆچی نەچم بەنا ئاواییە بگەڕێم و داوایشن کەم عیب بە کوێخە عیبە تۆ داوایش نەکەی باشە من چی بکەم بەخوا عەتیە کۆڵەی کوتاوم ئەگ عەتیە خۆزگەم گەنەیەکە بووم بەسمتی ئەو مانگایەتەوە باشە بۆ ئەوەی کە ئەو دۆژی منی شام بێتەقانی چی ئاسم بۆ خۆم ئەگەڕێم و ئەچم ئەڵێم نەبەخوا ئەچمە لای کانی ژنانەوانێ توەزێ چاوبڕکەی لێ ئەەکەم و ئینزاریانەکەم کە کوێخای دێژنەکەی مردووە و حەزی لە ژنە عیبە خۆ عیب نییە بەخوا فەرتەنەیە گەنیا مەوانێ بۆ منێنیە ئۆی عەتیە قەزاکە و لە باوکم کەبیە دەیخوایە ژنێ بۆکانی کچێکی جوان کوڕەخوا من گڕم گرتووە ناکوژێم ئەوانێ بە هیچتیە وەڵا هاتووە بۆلام ئەوە کوێخە ئەوە عیب ناکەی لێ بەڕێکانی کوڕە توان نایە کوڕە گڕم گرتووە بەشێک میشەڵڵا چاوەکەم بە عەتیە بکایە یان با مەحموم بینی وای کوێخە تۆ شوێخای لاتبیەکەی ئەم چاوبڕچێ و لە چییە کوڕە وەڵڵاهی وەبیلای یان ئەم شوێخە مەرحەبا سەرچاوەکانم یاخوا بەخێر بێی پوورە عەتی شوێخە باوکم وەڵا ئەو نییە باوکم زۆر سەلامی لێ کردی و ئەحواڵێ پرسی سەرچاوم ئەی باتە ماڵی ئێمە بێ خێر ژن بۆ ئەحمەی برام ماراکە یاڕەبی مبارەکی نەبێ بخاتری ئەو خوایە و نوخشەش بێ لە من ترێی پێی بەوە بێت باشە باشە ئێمرەکارت ناوەڵا خوا حافیزێ بێ چ بڕۆ کەدەی هەتوو عالەم ژنیە نەهەر منی نەکبەتمەوە بۆ خوایە بیان خوێنێگە ڕێژم لەم ئاوایەیە یان ئەبێ بم بە خاوەنی عەتیە قزای گشتان من کەبێ بۆ مارەکەن بیرێ ژنێ هەر بێژێنم واز ناهێنم بۆم ناهێنێ نەی قەومێنێ ئەیچەند خۆشە شەقیعەتێ قیر و سیاگەر پیریش بێ بەس تۆزێ باری دڵ بگرێ بەس عەتێ بێ چرچ و لۆز بێ شاریدایەکە مە ئوتوش بێ
دمنا كادرزي ودرما دمام يا بازي ديك دان بالكو باوشي ببرازي اي بخش معايا ولقمة قاضي بالكو يا ببيرازي